پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا بۆمان ڕوون دەکاتەوە ئەو کەسەی خاوەنی ئەو سێشتە بێت ئەو کەسە سەرفرازە و بەختەوەرە. من هودیە إلى الإسلام، یەکەم ئەو کەسەی کە ڕێنمونی کراوە بۆ ئیسلام لەسەر ڕێگای ئیسلامە و هیدایەت دراوە و ڕووی لە خوای پەروەردگارە و لەسەر شەریعەتی خوای پەروەردگارە. دووەم وەکانە عەیشوه کەفافەن، بژێوی ژیانی بەقەت پێداویستی خۆی بۆ دابین کراوە، نەهێندە زۆرە کە پێی لە خوای گەورە بێ ئاگا بێت، نەهێندەش کەمە کە تووشی خەم و خەفەت و قەرزداری ببێت. وەقەنیع بیه، سێمیان ئەو کەسەی کە ڕازی بێت لە ژیانی خۆی بەو ژیانەی کە خوای پەروەردگار پێی داوە ڕازی بێت و ڕازی بێت لە خوای پەروەردگار، لە شەریعەتی خوای پەروەردگار، لە ئەحکامەکانی خوای پەروەردگار. ئەو کەسەی خاوەنی ئەو سێ سیفەتە بێت، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم قد ئەفلەحە، ئەو کەسە سەرفرازە بەختەوەرە. دەی هەوڵدا خاوەنی ئەو سێ سیفەتە بی. ئەگەر خاوەنی ئەو سێ سیفەتەی حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکە، ئەگەر خاوەنیشی نیت داوا لە خوای گەورە بکە ئەو سێشتت پێ بدات.